سڵاو لە خۆشەویستانی بەرنامەی پەروەردە و کۆمەڵ ئەم کاتتان باش هاوڕیانی خۆشەویست و دۆستان و ئازیزان تەوەری ئەم جارەی بەرنمەکەمان لەسەر کاریگەری خەڵات و سپاس و هاندان و ستایش و قسەی جوانە لەسەر هەر تاچێک لە تاکەکانی کۆمەڵگا لە چوارچێوەی کارەکانیدا و وەروەها لە چوارچێوەی پەیوەندی کۆمەڵایەتەکاندا بەڕێزان وەکو ئەزانن هەوکو ئەڵێن بە قسەیەکی خۆش ئەتوانم 3 مانگ بژیم کەواتە هاندان و ستایش و خەڵات و قسەی جوان هۆکاریشی گرنگە بۆ ئەوەی بەردەوام بی لە کارەکاندا بۆ ئەوەی متمانت بەخۆتە بێ بۆ ئەوەی کەسێکی سربەخۆبی بۆ ئەوەی دوورکەویتەوە لە هەموو ترس و لەرز و دڵە ڕاوچەیەک کاریگەری ستایش و خەڵات و هاندان دڵخۆشیەکە شادیەکە شانازیەکە هەستێکەکەی کە توانایەکت هەیە کەواتە کاریگەری هەیە بۆ سەربەرزکردنەوەی تواناکانی مرۆڤ لە هەست و نەست و وجداندا بەڕێزان ئێمازانین کەوا دڵ لە گوڵ ناسکترە ساڕێژی برینی چەقۆ زۆر ئاسانترە لە ساڕێژی برینی قسەیەکی ناخۆش کە هەتایە لەبێرە ناچێتەوە کەواتە ئەبێ ئاگادار بین لە چۆنەتی پەیوەندی کۆمەڵایەتەکانمان لەگەڵ هاوڕێ و دۆستان و خۆشەویستان هەروەکو ئەگەر بەڕێوەبەرێک بم ئەگەر وەکو کاربەدەستێ بم ئەبێ هاندان و ستایش و خەڵات یەکێک بێت لە گرنگترین پلان و بەرنامەکانی من نابێوەمان لەبیر چێت کە ئەوە دایشی تۆماس ئەدیسۆن بوو کە بە ستایشی دایشی تۆماس ئەدیسۆن ئەو بوو ئەدیسۆنی کردە گەورەترین داهێنەر لەسەر ڕووی گۆی زەمی وەتوانی ڕەوڕەوەی شارستانەتی مرۆڤایەتی بگۆڕێ لە کاتێکدا کە 3 مانگ بوو لە قوتابخانەی بنەڕەتی لە یەکی بنەڕەتی دەیخوێند بەڕێوەبەر و مامۆستاکان هێنایەنە دەرەوە پیان وت نامەیەشان نات بۆ دایشی وتیان ئەمە بیرکۆڵ و گەمژەیە توانای خوێندنی نییە لە کاتێکدا کە نامەکە بە دەستی دایکی گەیشت ڕێک دایکی نامەکەی پێچەوانە کردەوە و دەستێکی بەسەری کوڕەکەیدا هێنا و وتی لە نامەکەدا نووسراوە تۆ زیرەکترین کوڕی لەسەر ڕووی ئەم گۆی زەمینە ئەم ستایشە گەورەترین کاریگەر بوو لەسەر تواناکانی و لەسەر بوونی کەسایەتی تۆماس ئەدیسۆن ئەم ستایشە پاڵی بە تۆماس ئەدیسۆننا کە هەست بە بوونی خۆی بکات هەست بە بوونکردنی خۆی پێویستێک بوو لە پێویستیە گرنگەکان هەم بۆ ناخی خۆی و هەم بۆ نیگای دایشی کەواتە بەڕێزان زمان ئەتوانێت ببێ بە باخچە و ئەشتوانێ ببێ بە دەمانچە دەستی دۆست ماچکە و لە زێڕی بگرا دەستی دوژمنی ژماری پێ بگرا دز و درۆزن بدن ئەم دوانە سەگ لە سەگ بەردە و لە دوورەوە بڕوانە ئەوی سوێن بەڕاست و درۆ ئەخوا بڕوای پێمەکە با بژڵێ بەخوا کە لە جێرەدا گایەکمان بگرێ ژێرە شێوێنە ئەبێ سەر ببڕێ بڕۆ ژێر بارێک کە پێت هەڵگیرێ پاروی زل مەکە با لە بینن نەگیرێ ئەندازەی هێزی قورگت نەناسی ئەخینچەی ڕۆژێ بە دڕچی ماسی تاکشیروان یەکێکە لە برین پێچە هەرە چاکەکانی شاری سلێمانی کە هەمیشە لە خزمەتکردنی خەڵک و بەردەوام خەریکی هاریکاری و یارمەتیدانی خەڵکە بەبێ ئەوەی گوێ لە ستایش و سپاس و خەڵات بگرێ لە هەمان کاتیشە ئەکتەرێکە ئەکتەرێکی شانۆییە و ئەکتەریشی سینەماییشە خۆشحاڵم بە دیدەنی ئەمڕۆ لەگەڵ کاکشیروانە بەو هیوایی لەگەڵ کاکشیروانە سوودێ بە ئێوی بەڕێز و خۆشەویست بگەێنین پرسیارەکەمان لە کاکە شیروان هەر ئەوەیە هاندان و ستایش و خەڵات چ کاریگەریشی هەبووە لە چوارچێوەی کارەکەیدا بەرامبەر بە خەڵک و بەرامبەر بە ئیشەکەی خۆی بەڵێ سپاس و ستایشکردن لە کاتی بواری ئیشکردنەکانی خۆمدا کاریگەرێکی زۆری لەسەرشانمەوە و زۆر دڵخۆشیشی کردوم لەبەرەوەی توانیمە کارێ بکەم کە هەم چواردۆرەکەم هەم ئیدارەکەم پێی بزانێ کە من کارێکی باشم کردو و بەو شوێ پاداشتم بەرەوە و بەردەوامیش لێشەکان ئەمە کاریگەریی تەواو هەیە لەسەرێ هەم وا لێ بکات کە کەسێکی سربەخۆش و شادی و شانازیە بۆ تۆ ئەو ستایشە هەم ستایشی خەڵکو و هەم ستایشی وەکو دایرە و دامزراوەکان لەمانە تۆ کاریگەری کرد سەر ئیشەکەت بڵێ کاریگەری زۆر سەرشان لەسەر باری تەندروستی خۆشم لەسەر هاندانیشم بۆ کارەکەم زۆر تاسیری تێکردوم لەبەرێت زۆر دڵخۆشی کردم وای دەکردم کە زیاتر هەوڵ بم ماندوو بم پێی زیاتر بچمە پێشۆ پێی
دڵخۆشتر بکە کەزانێت خزمەتی شارەکەم بکەم خزمەتی مرۆڤایەتی بکەم خزمەتی ئینسان بکەم تیاکە زۆر دڵخۆش بگات ئەم جۆرە ستایشە ئەم جۆرە کارە ستایش و معنەویە ئەم کارە جۆر ستایش و سوپاسی پێزانینانە زۆر دەورێکی باڵای هەیە سەر شانی هەموو مرۆڤێک لە ڕووی دەرونیەوانێت تەواو دڵخۆشی کردووی زۆر زۆریش بەڵە ڕاستە پرسیاریش کەمانەیە کاکە شیروانجان پرسیارەکە ئەوەیە کۆمەلگا سێ بەشن بەشێکیان ئازار نەدراوە ئازارە دەدات بەشیشی کەیان ئازار دراوە و ئازارە دایاتەوە بەشیشی کەشیان ئازاریشی بەی ئازارە نایەتەوە تۆ لەم سێ گروپیان کامیانیت کاکە شیروانجان من بەشی سێمان دەڵەبژێرم لەبەر کە خزمەتی ئینسانەکەم مرۆڤەکەم لە کاتی بواری کارگی خۆمە هەنێ حاڵەتێ سارە لەیە کەوتۆتە خوارەوە قاچێکی شکاوە من جۆ بە ئازاری ئەو نادەم من ئەمێ خزمەت ئینسانەکەم ئازێتیم ئازاریم بەس لە دواییە لە پاشاندا ئەو سپاس پێزانی مەکات حەق بەرەڵای بە تۆ ئازێتە داوم ئەنی زۆر جار خەڵکیت لەوانەیە ئازار یابی بەڵام تۆ لێ بوردەیت بڵێ ینی ئەو لێبوردەیی تۆ وای لێ کردووی کەوا خۆشەویستیەکە هەبێت لە لای خەڵک ینی ئەم گرۆپە لەو کۆمەڵانەی کە خەڵک هەچەنە ئازاریشە ئازاری خەڵک نایەتەوە بەڕێی من ئەوانە زیاتر سەرکەوتوترن لە ناو کۆمەلگایە زۆر ڕاستشن و بەو هێوای کە تووس ئەلو بابەتانە بیت و سەرکەوتوو بیت بەڵێ من بەو حکومەت کە خزمەتی ئینسانەکەم کە بمێ ئازارەکانی کەم کەمەوە سەرشانی زۆر جار ئەزێتێکیەم بەس دوایی سپاس و پێزانین مەکات چکە چاچێکەکەمەوە ئەو ئازاری سەرشان کەمەکەمەوە زۆر دڵخۆش دەبێت کاکە شیروانجان حەزەکەم خۆشە لە باری شوانەدا و لە باری تەندروستیدا چی تێ پێمان بڵێیت بەڵێ ڕاستی بێ لە ساڵ 1970 شانەوەرێکمانە و بەناوی مانگی ئاوا بووە لەو کاتی ڕژەمی بەعەز لێرە کە دەورێکی زۆر کاری خراپی لەسەر شاری سلێمانیە بوو زۆر قەتڵ عامی خەڵکیانەکرد خەڵکیان ئەزێدایە شانەوەرێکمان پێشکەش کرد بەناوی مانگی ئاوا بووە لە نووسینی جۆرج تایبگین بوو دەرێنانی مامۆستای بەڕێز جەلی زەنگەنە بوو دووەم جارە بوو لەسەر شانۆ کارکەم لەسەر شانۆکە دکتۆر وینتەر هەبوو دکتۆرێکی ئەو شارە بوو کە جێشی ئەڵمان داگیرە کرد من کابنێکی جێشی ئەڵمان بووم کاک ئەحمەد ڕەوف لە پساوەکەم بوو ئەڵێ پشکنین کە دکتۆر وینتەریش کابرای بوو سمکۆ عەزیز بخوا ئافریکا ئەو پشکنینمە کرد لەو کاتا کە پشکینەکەم پێویستە جامتایکی بچووکی لە جیرفان هەبێ کەسێ نێشتە گەری پێبێ منیش کە پشکنینم بۆ کرد لە ژێر پێوت کاکشتان بەخوای چ پێ نییە تاڵ لەم خەلە لە دروست بوو کە سەرمە بڕی مامۆستا جەلی زەنگەنە لە کۆنتترۆل سەیرێکردم ینی یا بەسەری خوا ئێستا شیروان خەلە لە دروستەکە شانۆش خۆکو سینەما نییە وەکو زیجرە درامانێ بڵێ جاریشکە کاری تابێت عادی تابێتەوە هەڵگەڕامەوە کاپ نەگەشت چاوەڕی مامۆستا ئەحمەد چاوەڕێی من یەکە جوایمە تاحیەکەم بەگوتم قوربان هیچی پێنێ کەوتم قوربان هیچی پێنی تر ئەوش تێگەیشت دوایی کە هات بە خوارەوە مامۆستا جەلی زەنگە باوەش پێکردم ماچی کردم وتی زۆر ترسام وتم ئێستا شیروان خەلە دروستەکە و شانۆکەشمان لێ تێگەچێت ئەو ستایشەی جەلی زەنگەنە مامۆستا جەلی زەنگەنە کاریگەریە ورە زۆر سپاسەکەم زۆرم پێخۆش وەرە وەڵا کاری لەسەر تۆ بکە بەردەوامی لەسەر شانۆ بەڵێ زۆریش لەسەر شانۆ لەسەر دراماش و لەسەر سینەماش ئێستا شەر بەردەوامی هەر بەردەوام بەو هیوایە هەر بەردەوام بی سپاسی بەڕێستەکەم کە شیروانجیان لە بواری تەندروستیشدا مەیدانی تەندروستی تۆ دایمەن هاریکار و هاوکاری خەڵکی چ شتێک زۆر دڵی خۆش کردویت بەڕاستی لە ساڵی 2014 بوو پێم وابزانم برادێکمانە بوو ناوی سەدەر حەبیب بوو لە بوژانەوەی دڵەکە قەسەرێ دڵی بۆ کرابوو چوی سەرداریەوە مەگە لەگە دوو هاوڕێک خۆمە کاک جەبار و کاک محەممەد کە گەڕامەوە بۆ بەشەی خۆم بەشی پێشوازی دیم نەقالێک دانرا بوو داپۆشرا بوو وتم ئەوە چێ دکتۆرە وتی ئەو کابرایە لە ماڵە لە کورساتە کارەبا لە یاوە مردووە کارەبا لە یاوە مردبوو مشکە چوومە سەری گەنج بوو چوومە سەر نەقالەکە هەردووەژنم دانا لەسەر ڕانی دانیشتم هەتا توانیم سێ بۆکسی بە قوتم بەسەر دڵیایە سنگێشانێک CPRێکی زۆر بە قوتم بۆ کرد 30 جار CPR کاک محەممەد نەخفەیەکم بۆ بکە کاک جەبار نەخفەیەکم بۆ بکە یا تا 4-5 دقیقە ئەمە بەردەوام لە پرا لەژێر دەستما ترپەیەکی کرد دڵی هاتەوە لیان زۆر دڵخۆش دکتۆرە هاتەوە کەوتم دکتۆرە هاتەوە ئیتر بە 4-5 کەس ئەم دەقالە ڕایشان بەسەر نەقالەکەەوە بووم یعنی خەریو قاچی خۆشم بشکێت تا گارە بژارە دڵەکەی ئەو بەرەوە
کە گەشتمە ئەو بەرەوە دابەزیم کوڕێکتون دەستی ماچ کردم بە قوربانە بم کاگە شیرۆژان دەشم زانی چییە بۆ ڕۆژی دوم دڵخۆشم ڕۆژ دوم چوومە بۆ لای هەر لە هەمە خستخانە بوو ڕۆژی سێم چوومە لە بژانی دڵەکەی بەربوو بۆ ڕۆژی چوارم گەڕام بە دوای کابرا دەچۆتە ماڵەوە بە دوش تا ناگەڕاون سەبەبێک هۆکارێک بووی بۆ بژوانێ و لانێسا ئەندامێکی چاچم کۆمەلگای بەڵێ ئێستا لەمانە لە کورسات و ژیانی شاماوە زۆر زۆر دڵخۆشم بۆ کارێکە کردم کە توانیم سپاس بە خۆی گەورە بە پشتیوانی خۆی گەورە بەو شتێککە فێر کرابووم من یەک دانەمانگ لە ئوردن فێری ئەو کارە کرابووم ئەو کاری ئوردن بۆ من دەوریی سەرکی وە ژانێ ئەو ئینسانە ئەو شخص مرۆڤە کە لە مردن ڕزگارم کرد سپاس بۆ کاکە شیروان نمونە و زۆر بێت من زۆر سپاسی بەڕێستا دەگەم سپاسی میلاکمان کردیاتی بۆێرە و پێمان خۆش بوو چونکە بەرنامەکە و جوان کرد و شاشەی تەلەڤیزیۆنی پەروەردەیی تەلەڤیزیۆنی پەروەردەیی سپاس و ڕێزانێ بۆ بەڕێزت لە کۆتاییدا من زۆر سپاس کاک شیروانەکەم ماندوومان کرد هێنامان بۆ ئێرە هیوادارم نمونەی زۆر بێت هەر سەرکەوتوو بێت چەند جوانن چەند مەزنن ئەو مرۆڤانەی کە هەمیشە خۆیان تۆپەڵی خەمیانەیە کەچی هەمیشە بەڕووی خەڵکاپیەکەنن هەمیشە لەسەر تەختەی شانۆ هەوڵی سڕینەوەی خەمەکانی ئێمایەن مەحموود دەروێش یەکێکە لەو شاعیرانەی کە دەڵێ چەند مهرەبانە شەکر هەموو شیرینەکەی خۆی پێشکەش بە تاڵەکە دەکات خۆشی تیاو نەبێت لەو هونەرمەندە مەزنان و گەورانەی کە ئێمەش هەمانە کاک قادری بەڕێز هونەرمەندی گەورە و خۆشەویست ئمڕۆ لامانە و خۆشحاڵین بە دیدەن و دیداری بە هیوایی جوابی وەڵامی پرسیارەکانمان باتەوە دڵخۆشکەر بێ بۆ بینەرانی بەڕێز پرسیار یەکەممان ئەوەیە لە کاک قادر سوپاس و هاندان و ستایش خەڵات چ دەورێکی هەیە لەسەر کارەکەی تۆ پێشەکی من سوپاسی جەنابەت و کەناڵی پەروەردە دەکەم لەگەڵ ئەو کەرمەندە بەڕێزانی کە لەم بەرنامەیە ئیژەکەن بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابێ سوپاسکردن و ستایش بۆ کاری هونەری هەندێکە بۆ ئەوەی کە هونەرمەند زیاتر دڵی بە کارەکەی خۆش بێ و زیاتر هەوڵدا بۆی کاری جوانتر بکە لە زۆر شوێنە ئەو شتانەمان بینیوە هەرچەنە من ئێستا یەکێک لەوانەی کە ئەوکو یادگاری وە من ماوەتەوە لە ساڵی 1970 یەکەم جار شانۆگەریشی گەورەمان پێشکەش کرد 1972 11 خەڵاتیان دامێ سەرنجامی ئەوەی کە من کارەکەم زۆر بە جوانی ئەوە کردو ڕۆڵەکەم زۆر بە جوانی بینیوە من قەت بیرم ناچێتەوە چونکیەوە هەندێکی کە بوو بۆی کە زیاتر من هەوڵ بەم جوانتر بم کاری جوانتر بکەم لە زۆر بۆ نەشای بینین کەەوە ڕێزێنان بۆ هونەرمەندان نەکرێ ڕێزیان لێ ژیرێ لە بەرامبەر ئەو ماندووبوونەی کەەوە ئەیکا بەرامبەر بۆ خزمەتی هونەر و کللتوری کوردی جێگەی شانازیە بۆ ئەو کەسانە و هەستەکە کەەوە کارەکەی بە ئەنجام گەیانوە من لێرەوە ئەڵێم ڕێزێنانی من خۆشەویستی ئەو جەماوەرە ئازیزەی منە کە ڕۆژانە بە چاوی میهرەبان و خۆشەویستی و سێرمەکەن ئەو خۆشەویستی من گەورەترین گەنجینێ لە لای من گەورەترین خەڵاتە گەورەترین سەرمایەیە بۆ من تا مردن من شانازی بەوە کەم ئەوەیە کە بە هیچ پارەیەک ناکڕێ بە هیچ سەر و سامانە ناکڕێ بەڵام خۆشیشە تۆ پاش ژیشێک و من پاش نزیکی 50 ساڵ خزمەت دەکرێ وەکو هونەرمەندێک ڕێزێنانێکی بۆ بکرێ وەک ئەوەی کە هونەرمەندی جێگادەست دیارە هەرچەنە من بیرم نەچێ زانکۆی جیهان زۆر سپاسیانەکەم ڕێزێنانێکیان بۆ کردم ئەوەم لە یاد ناچێ ئەوە تەنها جارێکە بە شێوەیەکی فەرمی و لە زانکۆکەیە لە بۆنەیەکە بۆنە یادی دروستبوونی ساڵ یادی شادی سلێمانی ئەزیز بوو لەوەیە خەڵاتیان کردم هەر بۆیە سپاسکردن و ستایشکردنی کاری هونەری هەندێکی ترە بۆ ئەو کەسە
دڵی بەکارێکی خۆش بێ و شانازی بەخۆیەوە بکات و سوور بێ لەسەروی کە داهاتوو کاری جوانتر بکات. پرسیایی دووەممان کا قادرجان بە پارە دەتوانی خانوو بکڕی بەڵام خەونا، بە پارە دەتوانی دەرمان کڕی بەڵام تەندروستی نا، بە پارە دەتوانی خۆشەویستی بکڕی بەڵام عەشق نا. لە لای تۆ پارە چ دەورێکی هەیە؟ پارە یەکێکە لەو هۆکارانەی کە ئەیبینین لە ژیانی خۆمانە. منەڵێم هەرچی بە چاو ئەبینرێ کە پارەژێکە لەوانە هەرچی بە چاو ئەیبین لە دوور و نزیک لە خزمەتی ئینسانە، چونکی مرۆڤەکان لە هەموو شتێک پیرۆستر و گەورەترن. پارە دایما هۆکارێکە بۆ جێبەجڕاییکردنی هەندێک کار. ئەوە نییە کە هەندێک کەس بەداخەوە کە لە پێناوی پارەیە ڕەنگە بەها جوانەکانی خۆی بدۆڕێنێەوە. لەبەرەوە با پارە تەنها هۆکارێ بێ بۆ ڕایکردنی کۆمەڵ ئیشی سادە و سانات لەوە زیاتر نەبێت. کاکە هەرجان ئەم پرسیارانەمان هەڵبژاردنە لە ڕووی پەروەردەی دەرونی و کەسایەتی ئەوانەیە ئەتوانین لەم ڕێگەیەوانەیە کەسایەتی بەڕێزێ خوێنینەوە. پرسیاری یەکەممان بەڕێزێ ئەگەر لە دارستانێکا بوو یا لە باخێکی ئاوایە بوویت، 4 پەرداخ ئاو دانراوە، پەرداخیشیان زیوە، پەرداخیشان دارینە ینی دارە، پەرداخیشان ئاسنە، پەرداخیشان کریستاڵە. لەم 4 پەرداخە تۆ کامیان هەڵەبژێریت؟ لە لای من سازگاری و پاچی ئاوەکەم لاگرنگترە. ئەگەر لە پەرداخێکی داراوی ڕەنگە لام زۆر ئاسایی و سادەی بە شەرتێ ئاوەکە سازگار و پاک. ئەگەر پەرداخەکە ئەو پەرداخە و هەڵبژار کە پەرداخێکی دارە، بەڵێ کاتە تۆ لە دەرەوە مرۆڤێکی بەهێزیت، بەڵێ بەڵام لە ناوە تۆزێ لاواستریت بە پێی بۆ شوێنی لە دەرەوە بەهێزم، لە دەرەوە زۆر بەهێزیت، لە ناوە تۆزە لاوازیت. کێشەمان نییە. پرسیاری دووەممان کۆمەڵە میوە دانراوە لە بەردەمی بەڕێستا. یەکەم میوە بۆ خواردن کامیان هەڵەبژێریت؟ میوەکان ئەمانن کاکە هەرجان: ترێ، خورما، سێو، هەرمێ، شیلیک، پرتەقاڵ، کاڵک، مۆس. زۆر حەزم لە ترێ، خاستن ترێ ڕەشکە ڕەژمیری زۆرم حەز لێ. هەڵبژارنێکی جوانە کەواتە بۆ معنایە بێت هەستەکانت دەرنابڕیت. حەز لە پەیوەندی کۆمەڵایەتیە، چێش لە تێکەڵایی جەماوەر زۆر جوانە بینیت. بۆ فعلەن تۆ کاکادەریچێکی لەوانەیەکەوە شعبێتی جوان و جەماوەرێکی باش تێ ناو خەڵکە زۆر مەحبوبیت. کاکە خارجان پرسیاری سێمان سێ وێنە لە بەردەستایە، وێنەیەکی ئەندازەییە، کامیان هەڵەبژێریت؟ وێنەی یەکەم 4 گۆشەیە، وێنەی دووهەم بازنەیە، وێنەی سێیەم لاشێشەیە. لەو شێوانەی کە باسی کرد جەنابێ، من 4 گۆشەم لە ئەمە لەگەڵ کەسایەتی توایە گونجێت. حەزی بە ڕێکۆپێشیە، حەزی بە ڕێخستنە، حەزەکەی دایمەن مرەتەب بێت، ئەچێتە سەر ناخواردنێک، ئەچێتە ئاهەنگێک، ئەچێتە شوێنێک، حەزەکەی مرەتەب و ڕێکۆپێک بێ. بزەبەت 4 گۆشە لەگەڵ کەسایەتی توایە گونجێت و زۆر سپاس کاکە هەرجان. من زۆر سپاسی ئەوە کەم سپاسی ئەو کارمەندە بەڕێزانەکەم کە ماندوو بوون بۆ وێنەگرتن و بۆ ئامادەکردنی ئەم بەرنامەیە هەر سەرکەوتوو بن. لە کۆتاییدا هیوادارم سوودێکمان بە ئێوەی خۆشەویست و بەڕێز گەیان بێت تا بەرنامەی شکا شاد و سەرکەوتوو بن.